محمد إصابة مقامك وتشبطيه هرچەندە کاکبران دەستێمایی لە دایک بەڵام باوەڕتانە بێ ئەڵڵا وەسیشی گەرمیانی وتووە من پڕ بە دڵ کامەزرۆیە هیوادارم ئەوشمان بۆ بڵێ یادی یەکێتی پیرۆزبای دەکەم لە هەموو ئەندامان و دۆستان و لایەنگرانی یەکێتی و پیرۆزبای یەکەم لە جەنابی مام ئەم مقامە لەوەنراوەی هەواڵی سەرکردە کاک ڕەهبەری سەیبراهیمە بە ناوی جەنابی مام هەوای شاخ و شێرەکەی شام هەوای شاخ و شێرەکەی شام بەرد و نەبەست بەورە و سام جەنابی مام شۆڕشی نوێ و گیرسانەوەی شۆڕشی نوێ و گیرسانەوەی نەڕوخان و هەسانەوەی وانەی وەڵام جەنابی مام چاویلکەکە و گۆچانەکەی چاویلکەکە و گۆچانەکەی تەسبیح عەقل خەزوانەکەی هێما و پەیام جەنابی مام قاقاو نوکتە گێڕانەوەی قاقاو نوکتە گێڕانەوەی ئاسۆی دووری لێکدانەوەی سەیر و سەرسام جەنابی مام بنکە و ماڵی لە دەرگەی شەڕ بنکە و ماڵی لە دەرگەی شەڕ لە قوڵایینە و جەماوەر پێگەی مەقام جەنابی مام ناکۆکی و دژمن ملانێ ناکۆکی و دژمن ملانێ مام لێزانە و لێی دەزانێ تا ڕێژی زام جەنابی مام بەگوتاری جۆش و خۆش بە لێدوانی شیرین و خۆش بەگوتاری جۆش و خۆش بە لێدوانی شیرین و خۆش وتەی بەتام جەنابی مام لە خانووی خوڕ بە پەیژەی دار لە خانووی خوڕ بە پەیژەی دار بوو بە سەردار سەرۆک کۆمان
مام كربون وأشكر نوي كربون وأشكر نوي لجلو باز وربونوي هموي مرام جنابي ما للوداو ونوفرز للوداو ونوفرز دهاتكو ببيترز نيبو آرام جنابي ما ميجور زاون شايد حالا قورو رابر مام جلالا ببي بلام جنابي مام پنجمورو دنگدانكي پنجمورو دنگدانكي ري خباوتي كروانكي هر بردوان